بەڕێزان کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان سەرەڵداتەوە ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرما و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان کەم دەبێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان ئەندازیار سالار حسامەدین بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی، هەروەها نەوزاد مۆندیز شارەزا لە وزەونەوت، هەروەها لە هەولێرەوە ئەندازیار حسێن حەمەد بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان بەرز دەبنەوە و کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی شکەم دەکات. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم دەکات. ئەمەش دەبێتە کێشە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو ساڵێک لە وەرزی زستان و هاویندا هاوڵاتیان بە دەستکێشەی کارەباوە گرفتارن. دانیشتوانی هەرێمی کوردستان پێویستیان بە 5500 مێگاوات کارەبا هەیە و وێستگەکانی بەرهەمێنانی کارەباش لە هەرێم توانای بەرهەمێنانی 2600 مێگاوات کارەبای هەیە، واتە 2400 مێگاوات کەمترە لە پێداویستی دانیشتوانی هەرێمی کوردستان. لەلایەکی ترەوە بەهۆی کۆنی هێڵەکانی کارەبا لە هەرێمی کوردستان وزەیەکی زۆری کارەبا بە فیڕۆ دەچێت و زۆربەی هێڵەکانی کارەبا پێویستیان بە گۆڕین و نۆژەنکردنەوە هەیە. جگە لەوە زیادەڕۆی دەکرێتە سەر هێڵەکانی کارەبا بە شێوەیەکی نایاسایی، ئەمەش کاریگەری دەکاتە سەر بەرهەمێنانی کارەبا. بەهۆی خراپی کەرتی کارەباش بانکی نێودەوڵەتی لە ماوەی ڕابردوودا پرۆژەیەکی ئاراستەی وەزارەتی کارەبای هەرێم کرد بە مەبەستی ئەنجامدانی چاکسازی لە وەزارەتە. سەرڕای چەندین باڵێن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا نەیانتوانیوە کێشەی کارەبا چارەسەر بکەن. زیانمەندی یەکەمیش لە چارەسەر نەکردنی کێشەی کارەبا هاوڵاتیانن، چونکە بەرپرسان قەت کێشەی کارەبایان نییە و 24 کاتژمێر کارەبایان هەیە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک سەرای سەرەتار لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە قسە لەسەر پێدانی کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بکەین، باس لەو بکەین هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی پێویستی بە چەند مێگاوات کارەبا هەیە و چۆن دابەش دەکرێت لێمان شارەکانی هەرێمی کوردستان. باڵێ سەردا سوپاس. دیارە ئێمە وەکو لە ڕاپۆرتەکەی بەڕێزانە ئاماژەی پێدرا لە وەرزی هاوینە خواستمان ئەگاتە 5500 بۆ 6000 مێگاوات کە زۆرترین خواستمان لە وەرزی زستانە، زیاد لە 6000 مێگاواتمان پێویستە. ئەو بەرهەمەی کێسایمە هەمانە لە هەرێمە دیارە وەکو وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا زیاد لە 6000 مێگاوات وێزگەمان هەیە، بەڵام بەهۆی نەبوونی سوتەمەنی پێویست، بەهۆی ئەوەی کەوا ئێمە ئێستا بەرهەمی کارەبامان لەڕێ غازی سروشتیەوەیە، غازی سروشتی وەکو پێویست بە هەموو وێزگەکان نەگەیشتووە. زۆرینەی ئینتاج کە وەزارەتی کارەبا لە باشترین حاڵەتە هەوڵەیە ئەگاتە 3000 مێگاوات کەوە لە حاڵەتی زۆر نادرایە. لە وەرزی هاوینە ناتوانین بگەینەوە ئینتاجە بەهۆی ئەوەی کە زەختی غازدا ئەبەزێ لە وێزەکانی بەرهەمێنانی کارەبایە. لە ماوەی ڕابردووە لە کۆتایی مانگی ڕەمەزانە توانرا بگەینرێتە 2700 بۆ 2800 مێگاوات بۆ ماوەیەکی کاتی، بەڵام ئەوەی کە لە ڕۆژانی پێشوە پێمان ئەگات زۆرترین 2300 بۆ 2500 مێگاواتەوە تا ڕێگنیوەی ئەو خواستەی کە ئێستا هەیە. لەگەڵ ئەوەی ئێمە بەشی لەم ئێستا 2500 مێگاوات بەرهەم دێنرێت لە باشترین حاڵەتە. بەڵێ ڕۆژانی پێشوو 2300 مێگاواتیشمان هەبووە، کەواتە کەمتر لە نیوەی خواستی دانیشتوانی هەرێم بەرهەم دێنرێت. بەتاکید لەگەڵ ئەوەی ئێمە کۆمەڵێش خزمەتگوزاریمان هەیە کارەبای بەردەوامی ئەوەیە بدن لە هەر سێ پارێزگاکەی هەرێم و ئیداری گەرمیانە لەوانەیە نزیکەی 500 بۆ 600 مێگاواتمان بەس بۆ کەرتی خزمەتگوزاریە پێویستەکان و بەشێکیش لەو کارەبای ئەڕوا بۆ معاملەکان، بەشێکی ئەڕوا بۆ ناوچە ناکۆکەکان، واتەوانی کە لەژێر دەسەڵاتی کوردان و بەڵام وەکو حکوومەتی هەرێم لە ئیداری هەرێمانێن، واتە بەشێکی زۆری ئەم کارەبایش ئەڕوا بۆ بەشە جیاجیانە کە ئەوەی ئەمێنێتەوە بۆ دانیشتوان دابەشەکرێ خۆی لە 1700 بۆ 1800 مێگاوات کارەبای بینێتەوە. ئەی چۆن دابەشەکرێت دابەشتنەکە لە نێوان پارێزگاکان و شارەکانی هەرێمی کوردستان چۆن؟ دیارە لە ساڵانی پێشوو یان بڵین لە 2009 بەدواوە وەزارەتی کارەبا بڕیارێکیا بەوەی کە
کاتەکانی هەبوونی کارەبای نیشتیمانی حسابکرێت لە پارێزگاکانەواتە لە هەر شارێک چەند کاژێر کارەبای نیشتیمانی هەبێت لە شارەکانی کەش بە هەمان شێوە بۆ شێوەیە بێت. دیارە لەو کاتە لە باشترین حاڵەتی وەزعی داراییە بووە و لە کاتێکا کە دەوامی فەرمی لە دایرەکانی حکومەت لە وەزارەتەکانە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێ کراوە، توانراوە بە شێوەیەکی ڕێکوپێ کاتی خۆی ئەمیشە جێبەجێ بکرێ. کاتەکانی هەبوونی کارەبای نیشتیمانی لە نێوان پارێزگاکانە دادپەروەریەکی پێوە دیار بووە لە هەر شوێنێ چەند هەبووە، لە چ پارێزگایەک چەند کاژێر کارەبای نیشتیمانی هەبووە، لە پارێزگانی تریش بە هەمان شێوە هەبووە. بۆیە لە کۆتایی 2015 ئێمە زۆر داوامان کرد کە ئەو کاتانی هەبوونی کارەبای نیشتیمانی جیاوازیمان زۆر تیابینی لە بینی پارێزگاکانە بە نیسبەیەک بە ڕێژەیەک دابش کرێ بەسەر هەرسێ پارێزگاکەی هەرێمدا. بۆیە بە ڕێژەی جیاواز کە سلێمانی بە خۆی ئیدارەی گەرمیانەوە لە ساڵی 34 لەو نیسبەی بەرکەوت، پارێزگای هەولێر لە ساڵ 42 و پارێزگای دوهۆک لە ساڵی 24 بۆ ساڵی جیاوازی هەیە لە نێوان شارەکان. بەڵێ جیاوازی هەیە بەپێی ئەو خواستی کە پێشتر هەبووە. بەڵێ ئەی ئێستا سەبارەت بە کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی ئێوە ئێستا چەند کاتژمێر دەدەن بە هاوڵاتێ؟ ئێمە تا کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز لەبەرەوەی پلەکانی گەرما باش بوو و جێگیرێکی بەخۆیەوە بینی بوو توانیمان 12 بۆ 13 تا 14 ساعت کارەبای نیشتیمانی بین بە هاوڵاتیان. بەڵام لە یەک دوو ڕۆژی پێشوە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمان و زیادکردنی خواسی بەکارهێنانی کارەباوە لە زۆر شوێنە نۆ کاژێر لە ناو شاری سلێمانی دەکاژێر کارەبای نیشتیمانیمان. بەڵێ ینی لە دەرەوەی سلێمانی دابەزیوە بۆ کەمتریش بەتاکی لە ناوچەی پشدەر و بتوێن بەهۆی ئەوەی کۆمەڵە کێشەمان هەبوو لەوێ نۆ کاژێر کارەبای نیشتیمانیمان. بەڵێ سوپاس دەکەم دەستێکرێم و لای بەڕێز کاکنەوە جەنابیش بە خێر بێ. سەبارەت بەوەی کە هۆکاری چیە کە هەرێمی کوردستان ساڵانە بەردەوام لە وەرزی زستان و لە وەرزی هاویندا کێشەی کارەبای هەیە، هۆکارەکە چیە کە تاکو ئێستا نەتوانراوە ئەم کێشەیە چارەسەر بکرێت؟ بەڵێ بەداخەوانێ کێشەی کارەبا تەشبیهی بکەین وەکو نەخۆشیێکی مزمینی شەکرە و زەختی لێ هاتووە، چارەسەرەکانیان زۆر نییە و خۆ بۆتە نەخۆشیێکی درێژخایانیشکە نەخۆشەکان و هەمومانی پێوە ئەناڵێنی. پێ کارەبای هەرێم نەخۆشە؟ هاوڵاتیان نەخۆشە و نەخۆشیەکەمان نەبوونی کارەبایە یا کەمی کارەبایە وەکو نەخۆشی لێ هاتووە. هەمومان دەبێت مەسەلەن موسەکین وەربگرین، ماوەیەک باشە بێت حاڵەتەکەمان پێ لی رازین و ماوەیە کەمە بێتەوانێ دەبێتە ئەو نەخۆشیکە وەکوتم نەخۆشیێکی بەردەوامە. ئەسبابەکان چییە؟ من دایمەن ئەیجێڕمەوانێ بۆ ئەوەی کەوا وەزارەتی معنی وەزارەتی کارەبایە لەسەر و وەزارەتی شەوانی ئەنجومەنی وەزیرانت هەیە و وەکو حکومەت و دەستە و دایرەی حکومەت و بەڕێوەبەری حکومەت ئەمانە دەبێت حکومەت پلانی هەبێت، پلانی هەبێ بۆ هەموو کەرتەکان، بۆ هەموو سێکتەرەکان، هەر لە کشت و کاڵتەوە، لە پیشەسازیەوە، لە گەشت و کوردزارتەوە، سەحەتەوە، پەروەردەتەوە، تعلیم عالیتەوە و کارەباژی چەکە لە ئەو سێکتەرە خزمەتگوزاریانە کە پەیوەندی ڕاستەوخۆی دقیقە بە دقیقەی هەیە لەگەڵ تاک بە تاکی ئەم میلەتەیە. ئەمە مەسەلەیەک نییە. مەسەلەن لەوانەیە پەروەردە نۆمان هەمومان مەشغوڵ بین، یاخود تعلیم عالی نۆمان مەشغوڵ بین، بەڵام ئاو و کارەبا و تەندروستی یعنی 24 ساعتی مستەمر هاوڵاتی پێویستمان پێیەتی. بۆیە دەبێت حکومەتی هەرێم یەکەم پلانێکی زۆر تەکمە و زانستی واقعی هەبێ بۆ ئەم بوارە خزمەتگوزاری و حەیەویانە. دوو لە ڕێگەی چیەوە حکومەت لە ڕێگەی یەکەم وەکوتم پلانەکە هەبێ، دوو بودجەیەکی ساڵانەی زۆر باشی بۆ دابین بکە. من خۆمان نەزانین بەداخەوە لە دوای بڕینی بەشە بودجەی حکومەتی هەرێم لە ساڵی 2014 و 15 و 16 ئەسڵەن حکومەتی هەرێم بۆ خۆی یاسای بودجەی نەبووە کە هەچ حکومەتێک هەست لە سەڵاتێک هەچ حکومڕانیە یاسای بودجەی نەبوو ساڵانە نازانیت نە پلانت هەیە و نازانی چەند داهاتت هەیە چەند خەرجەکەی و بابی خەرجکردنەکانی چەنە. بۆ ئەم بەبەستەش بۆ کەرتی کارەبا کە کەرتێکی زۆر حەیە و گرنگە باشە کە تۆ بودجەیەکی تایبەتت پێ نەبوو، وەزیر ناتوانێت هیچ بکات و ناتوانانی سپێرپارت و موادی احتیاطی دابینکەی، ناتوانانی سیانی بەردەوامی مەحەتەکانی بەرهەمهێنان و هێڵەکانی گواستنەوە و سیانەکانت بکەیت، باشە ناتوانانی محەویلەکانت خۆمان هەمومان لە زستانان ناژین، محەویلەی گەڕەکەمانە سووتێت بە هەفتەیەک بە 10 ڕۆژ بۆ چاک ناکرێتەوە لەبەرەوەی ئەوەندە لۆدیان لەسرە. ئەمە وەکوتم بودجەیەکی گەورەیە، بودجەیەکی معقولی ئەوێت کە ئەبێت. زائیدەن تۆ بەهۆی ئەم 3-4 ساڵی کە کێشە و مەشاکلی قەیرانی داراییت هەبووە، ئەوەی کە هەشت بووە لە کار کەوتووە و لە کار ئەکەوێ و من دایمەن وتومە بۆ هەموو سێکتەرەکان ئەگەر ئێستا قەیرانی دارایی بەیانی بڵێن چاگە بێت، ئێمە 5-6 ساڵمانە بێت تا ئەوەی کە هەمانە سیانەیەکەینەوانێ و ئیدامەیەینەوە اینجا دەستکەین بە ئەوە. بۆ معلوماتت مەسەلەن تەڵەبیاتی ژیان، تەلەبیاتی ڕۆژانەی ژیان و پێداویستیەکانی ژیانی هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە، کەواتە تۆژە بێت سێکتەرێکی کارەبا دەبێت ساڵ بە ساڵ محەتەی کارەبای زیاتر بۆ بەرهەمێنان زیاد بکە، خطوتەکانی سیانە بکە، خطوتەکانی چاپ بکاتەوە، محەویلات بگۆڕێ، کادری تازەی پێشکەوێ و تەعینی بۆ بکە. ئەمانە ئەرکی حکومەتن.
زائدەن کە هێتە سەر وەزارەتەکە وەزارەتی معنیەکەش دەبێت پلانی حکومت جێبەجێکە بۆ خزمەتی هاوڵاتیانەکەی خۆی بۆ نمونە یەکێک لەو حکومەتی بەداخەوە کە حکومت دەڵێن پلانی نیە مەسەڵەن دایرە کارەباکان یا وەزارەتی کارەبا بۆ خۆی وەزارەتێکە ئەگەر بتوانێت داهاتەکانی خۆی بە تەواوەتی کۆ بکاتوانێت دەتوانێت لانی کەم پێداویستەکانی خۆی دابین کە و بتوانێت ئیدامە و سیانی شەکانی خۆی کاویشەکانی ڕانەوەستێ بەڵام سەیرەکەی مەسەڵەن وەرەقەیەکی کارەبا من دوو وەرەقەم بۆ هاتوۆتەوە لە ماوەیە هەمووشمان بۆمان هاتوۆتەوە باشە لەما لە 22 یانزەی 2015 تایەکی نوێی 2016 9 مانگ و 8 ڕۆژەکە باشە من کە ماڵێکی احتیادیم دوو خانۆکەم دوو قاتە 264,000 دینارم بۆ هاتوۆتەوە باشە من لەم حاڵەتە هەمومان مۆزەفین هەمومان معاشخۆرین هەمومان موچەخۆرین خەڵک ناتوانێت دەم بڕە پارێ بە باشە ئەگەر تۆ حکومەت ئەو عدادانەی کەوا وەرەقەکان تەبعەکە وەرەقەکان تەوزیعکا بەسەر هاوڵاتیانە ئەگەر دەرماڵی خۆمان هەمووی مۆزەفین ئەزانین دەرماڵەیەکی معقولی خۆی بیتێ لە خطورا لە هیلاکبوون لە ماندووبوونەکانیکە دەتوانێت پارەکەت بۆ کۆبکاتەوە کە تۆ پارە و داهاتەکەی خۆت کۆکردوانێ دایرەی کارەباکە دەتوانێت پێداویستەکانی خۆی دابینکە و کارەبای باشم بۆ دابینکە و ئەشتوانێت وەکو وتم کەم کوڕەکانی شێواش کەم کاتەوە ئەمە ئەرکی حکومەتە بەداخەوە حکومەت ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکردواتەگەرم و لە بەرزەگەر بچینە هەولێر لای کاحسێن زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بە بۆچوونی بەڕێستان سەبارەت بە مەسەلەی کێشەی کارەبا کە ساڵانە لە وەرزی هاوین و لە زستانیشدا دروست دەبێتەوە کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە هۆکارەکەی چییە پەیوەندی بە دابینەکردنی سوتەمەنیەوە یاخود پەیوەندی بە خراپی هێڵەکان یاخود پەیوەندی بە چیەوەیە ئەو کاتەی جەنابتان و میوانە بەڕێزەکانیشتان باش و سەرجەم بینەرانیش سەبارەت بە گرفتی کارەبا ئەو هۆکارانی کە ئاماژەیان پێدرا هەمویان هۆکارن لۆ ئەوەی کە لەلایە کاتژمێرەکانی هەبوونی کارەبامان کەم بێ و لەلایەکی دیکەشەوە دۆخی کارەبایەکەشمان باش نەبێت بەڵێ بێگومان هۆکارەکان زۆرن بەشێکی برایانی بەڕێزم ئاماژەیان پێدا لە قەیرانی دارایی لەو گرفتانی کە هاتیتنە پێشەوە بە تایبەتی قەیرانی دارایی کە نەتواندرایە بودجە دابین بکرێت لۆ جێبەجێکردنی پلانی وەزارەتی کارەبا ئەو پلانی کە لە پێشودا هەبوو کە پلانی حکوومەتی هەرێمی کوردستانیشە ئەو قەیرانی دارایی وای کرد نەتواندرێ ئەو پلانە جێبەجێ بکرێت بێگومان جێبەجێنەکردنی پلانەکەش ئەوەی لێکەوتەوە کە هێواش لە دوای ساڵی 2013ەوە دۆخی کارەبامان بەرەو خراپتر بچێت لەوەی کە بەرەو باشتر بچێت بەجوری ئەو پلانێک کە پێشتر هەبوو بەڵێ کەواتە ئێستا بۆی ئەوەیە کە بۆ نمونە دەبێت چێ بۆ نمونەگەر بۆی کەمی سوتەمەنیەوە بێت یاخود بۆی قەیرانی دارایی بەشێکش پەیوەندی بە سوتەمەنیەوە دەبێت چێ سوتەمەنی دابین کات بۆ وێزەکانی بەرەمێنانی کارەبا کە ئەرکی چێ دابین کە نەتوانراوە سوتەمەنی پێویست دابین بکرێت بۆ ئەوەی کە وێزگەکانی کارەبا توانای بەرهەمێنانی زیاتری کارەبایان هەبێت پێم وایە سەرچاوەی گرفتەکان هەمویان قەیرانی داراییە جا لە دابین نەکردنی سوتەمەنی بێ یاخود دابین نەکردنی بودجە بێت لۆ جێبەجێکردنی پرۆژەکانی کە لە پلانی وەزارەتی کارەبا دابوونە ئەوانە هەمویان سەرچاوەکەیان دەگەڕێتەوە لۆ قەیرانی دارایی کە هەیە نەتواندرایە ئەوانە جێبەجێ بکرێن بەڵام ڕەنگە کاحسێن خەڵک بپرسێ مەسەلە پێش قەیرانی داراییش ساڵانە لە وەرزی هاوین وانەدا کێشەی کارەبا لە کوردستان هەبوو ینی پێش قەیرانەکەش پەیوەندی بە نەبوونی پلانەوە یاخود هەر زیاتر پەیوەندی بە قەیرانەوە بە مەسەلەی نەبوونی بودجەی پێویستە بۆ کەرتی کارەبا لە هەرێمی کوردستانەوەی کە بودجەی پێویستی بۆ دانرابێت لە ماوەی ڕابردوودا ئەگەر بە وردی بەبیر خۆمان بینینەوە دەزانین کە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو پلانەکەش جێبەجێ دەکرا ساڵانی پێش قەیران تاوەکو گەیشت بۆ ئەوەی کە لە ساڵی 2013 لە هاوینی 2013 ئێمە نزیکەی بە تێگرا 22 کاتژمێر یاخود هەندێک زیاتریش دەدرا نزیکەی 22 تاوەکو 23 کاتژمێر کارەبا دەدرا بە هاوڵاتیان بەرەو ئەوە دەچوین کە لە پلاندا بوو لە ساڵی 2016 بگەینە ئەوەی کە لە هاوین و زستانیشدا بڕانی کارەبا نەمێنێت تەنها لە کاتی گرفتە تەکنیشیەکاندا نەبێت بەڵام بەداخەوە هاتنی ئەو قەیرانە داراییە کە هاتە پێشەوە وای کرد پلانەکان جێبەجێ نەبن لە دوای ساڵی 2013 بە دواوە هێواش کاتژمێرەکانی هەبوونی کارە
کارەبا لە هەردوو وەرزی هاوین و زستان دوابدوای ئەوانیش لە بەهار و پاییزیشدا پاشەکشەیان کرد و هەروەها دۆخی پێدانی کارەباشمان بەرەو خراپی ڕۆیشتن ئەگەرنا لە پێشوودا بەجێری ئەو پلانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی کارەبادا هەیبوو ساڵ بە ساڵ کاتژمێرەکانی هەبوونی کارەبا و دۆخی پێدانی کارەبامان بەرەو باشتر دەچوون. بەڵێ سەبارەت بۆی کە بەرە زۆر باز لەوە دەکەن کە قەیرانی دارایی هۆکارە، یعنی بە چ شێوازێک بۆ نمونە قەیرانی دارایی هۆکاری لەسەر هۆکارە بۆ مەسلەی کەم بوونەوەی کاتژمێرەکانی کارەبا بۆ نمونە لە چڕوێکەوە کەم کوڕی هەیە بۆ دابینکردنی بودجە بۆ کەرتی کارەبا لە چەند ڕووێ پێویستە مەسەلەن بودجەی زیاتر بۆ کەرتی کارەبا دابین بکرێت؟ بەڵێ سەبارەت بە گرفتی قەیرانی دارایی سەرەتا دابینکردنی سوتەمەنی وەکو برای بەڕێزم کاک شێخ سەلار ئاماژەی پێدا بەشێک لە وێزگەکانی ستا وەستاون لەبەر نەبوونی سوتەمەنی یاخود لەبەر نەبوونی نەتوانی دابینکردنی گازوایل و هەروەها جێبەجێ نەکردنی ئەو پرۆژانەی کە لە پلانی وەزارەتمان دابوو لە بواری هێڵەکانی گواستنەوە وێزگەکانی گۆڕینی ڤۆڵتیا و هەروەها دانانی مەحەویلەکان دانانی تۆڕی دابشکردن لە گەڕەک و کۆمەلگاکان کە بە بەردەوامی فراوانبوون هەیە ساڵانە پێشتر بەجێری ئەو فراوانبوونە تۆڕەکانی کارەباش زیاد دەکران بەڵام بەهۆی ئەو قەرانداراییەوە نەتواندرا لە 3 ساڵی ڕابردوودا ئەو پلانە جێبەجێ بکرێن و هەروەها جگە لە قەیرانی دارایش بێگومان ئەو شەڕە نەگریسەی کە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتەوە لە هاتنی داعش بێگومان ئەوەش کاریگەرێکی گەورەی کرد لەوەی کە ئاوارەیەکی ئێزگار زۆر لە هەرێمی کوردستان گەیشتە هەرێمی کوردستان کە بە پێی داتاکان نزیکەی 1/3 دانیشتوانی هەرێمی کوردستان لە کتوپڕدا زیادی کرد بێگومان ئەوانش هەمیان پێویستیان بە خزمەتگوزاری هەیە یەکێک لە خزمەتگوزاریە سەرەکیەکانیش بێگومان کارەبایە ئەوەش یەکێکە لە هۆکارەکان کە بۆ هۆی ئەوەی کە کاتژمێرەکانی هەبوونی کارەبا کەم بێتەوە دۆخی کارەبامان خراپ ببێت ئەوە جگەلەوەی کە تۆڕەکانی کارەباشمان تووشی کێشە و گرفتی بارزۆری بوونەوە کەوای کردیە گرفتەکانمان ئێزگار زۆر ببن و چەندین گرفتی دیکەی بەدوای خۆی داهێنایە. بەڵێ سپاس دەکەم دواتێکڕێم بۆ لای بەڕێز کاکسەرەت سەبارەت بە مەسلەی ئەوەی کێستا جگەلەوەی کە بەرەزودت بۆی بەرزبنەوە پلەکانی گەرما بەتایبەتی لە سلێمانی خواستی کارەبا بەرز بۆتەوە مەسلەی گرتنەوەی سەرچاوی ئاویزەی بچووک هیچ کاریگەرێکی هەبوو لەسەر کارەبای سنووری پارێزگای سلێمانی ئەوەی کە لە مەسەنە ئەو بڕە کارەبایی کە بەرهەم دەهێنرێت لە سنووری بەنداوی دوکان؟ ئەکرێ بڵین بەڵام ئەگەر ئێمە سێری و ئینتاجە بکەن کە ئێستا لە هەرێما هەیە ئەو وێزگانی کە هەمانە زۆرترین کارەبای هەرێم کە بەرهەمێنرێت لایەن وێزگە غازیەکانەوەیە. ئێمە سێ وێزگە غازی سەرەکیمان هەیە لە هەر سێ پارێزگاکە لە هەولێر و دهۆک و سلێمانی کە بە وێزگە غازیەکانی ماس ناسراوە. لە درەوەی ئەوە چەند وێزگێکی ترمان هەیە وانیش ئینتاجیان هەیە بەڵام وێزگە کار و ئاوەکانی وەکو دوکان و دەربەنی خان بەڵێ ئێمە لە چەند کاتێکە سوودیان لێ ئەبین بەتابەتی لە وەرزانی کە ئاومان زۆرە بەرهەمی ئەو لە هەرێما زۆرە یا ئاوێکی زۆرێتە ناو بەنداوەکانەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە ئینتاجمانە بەرهەمی کارەبامان اعتیماد ناکاتە سەر وێزگانە لەوانەیە بڕێکی کەم تاسیری بوو بێ بەو شێوەیە. ئێستا و وێزگانەی کە سێمە لە کوردستان بە چەند جۆر کارەبا بەرهەم دەهێنرێت زیاتر بە کام جۆرە دەبەسترێت بۆ بەرهەمێنانی کارەبا؟ ئێمە وێزگە سەرەکانمان پشت بە غازی سروشتیە بەسێت کە غازی سروشتی متوفر نەبێت لە شوێنەکە گازوایل بەکارێن کە گازوایلەکە زۆر مکلیفترە لەسەر حکوومەتی هەرێم و لە ساڵانی پێشوە کە نیوەی ئینتاجی کارەبا لە هەرێمدا بە گازوایل بوو کەەوە کولفەیەکی زۆری هەبوو. ئێستا دوو وێزگە سەرەکەی هەولێر و سلێمانی بە غازی سروشتیە تەنها لە دۆک بڕێکی کەم گازوایل بەکارێ بۆ بەرهێنانی کارەبا. لە دەرەوەی ئەوە دوو وێزگە کار و ئاوەکەی دوکان و دەربانی خانمان هەیە کە لە وەرزەکانی بوونی ئاوە سوودی زۆریان لێبین کە زیاد لە 300 بۆ 400 مگاوات کارەبا بەرهەمێنن بەڵام ئێستا لە وەرزانەیە کە وەرزی گلانەوەی ئاوە یان بە شێوکی کەم ئاو سەرف ئەکرێت ئێمە بە هەر دوو وێزەکە زۆر جار 100 مگاوات 150 مگاوات کارەبا بەرهەمێنن. ینی ڕێگەی ترنی بۆ بەرهەمێنانی کارەبا کە لە کوردستان سوودی لێ بهێنرێت ئەکرێت بەڵام ئەگەر بڵین هەم وەزعدارایەکە یان زروفە ئیدارەکەی کوردستان لەو بارانێک کە بکرێت لە ڕێگەی ترۆ بەرهەمهێنێ گنا
ئێمە وزەی خۆر وزەی باکە لە کوردستانە بیەیەکی زۆر گونجاو باشمان هەیە بۆ ئەکرا کە بیری لێ نەکراوەتەوە بیری لێکراوەتەوە دراسی بۆ کراوە ینی هەموو شتێکمان حاضرە پرۆپۆزەڵەکان لە بەردەسایە بزەوەی ماوە بڕیاری لێ بدرێ و ئەو وێزگانە لە هەرێمدا دامنرێ بەڵێ خەڵک دەڵێ کەی بڕیار لێدرن مەسەن دوای بڕیارەکان 25 ساڵە حکومڕانی ئێمە نتوانێت ئەوەی لەسەر کەرتی کارەبا و ئێمە بێ دراسەمان لەسەر هەموو شوێنەکان حاضرە پرۆپۆزەڵمان ئامادەیە پرۆپۆزەڵی وێزگەشتمان ئامادەیە بە کەرتی کارەباەوەی کە تەنها وەزارەتی کارەباری بەرپرسیارنیا خۆت کۆمەڵە وەزارەتی تریشەیەکە پەیوەندیان بە مەسەلەی کارەباوی لە کوردستان دیارە وەزارەتی دارایی وەزارەتی هەندستەی وەبەرهێنان ئەمانە هەمووی هەر ئەنجومەنی وەزیران خۆی کۆمەڵەشت هەیە سیادی بە بڕیارەکان لای ئەوان بێ بەڕاستی لە مەسلەیەکی وا گرنگە ئەبێ ئەوان بڕیار یەک لایکەرەوەی لێبن وەزارەتی کارەبا هەموو کاتێ پرۆپۆزەڵی خۆی بەرز کردوێتەوە پێشنیاری خۆی کردو بەڵام تا ئێستا بڕیار لەوە نەدراوە بەڵ ئەی سەبارەت بە ئەوەی کە بەڕێزوت بەشێک لە وێزگەکان بە گازوایل کار دەکەن پێشتر بەشێک لە پەرلەمانتاران باسییانەوە کرد کە هۆکاریەوەی کە بڕێکی زۆر پارە خەرج دەکرێتەوەی کە بە گازوایل کۆمەڵە کۆمپانیا لی سوودمە نەکراوە بە غازی سروشتی غازی سروشتی تێچوو کەمترە ئێستا زۆر پشت بە گازوایل دەبەسترێت ئێمە ئینتاجی غازمان لە هەرێمدا ئەوەی کە ئیبیسین و دیارە ئێمە وەزارەتی معنی نین لە وەزارەتی سامانە سروشتیەکان وەزارەتی دارایی زیاتر مەبەستدارن لەوەیە ئەو بەرهەمەی غازی سروشتی کە هەیە ئێستا بەشی ئەو دوو وێزگەیەکای هەولێر و سلێمانی هەوڵدراوە کە تەطویری حقوقی غاز بکرێوەنی زانیاریە بە ئێمە گەیشتووە بۆی کە بڕێ غازی پێویستیش بە وێزگەی دهۆک بگات و لە هەولێریش وێزگەیەکی ترمان هەیە وێزگەی خورمەڵە ناسراوە ئەویش جارجار بە غازی سروشتی و بکە ناچار بین لەوانەیە گازوایلیش بەکاربێ بەڵام ئەو بڕەغازی کە بۆ وێزگەی بەکارهێنێ بەردەوام نییە زۆربەی کات ئەو وێزگەیە بەرهەمی نییە بۆیە بە شێوەیەکی سەرەکی ئەو بڕەغازی کە لە هەرێما هەیە هەر بەشی ئەو دوو وێزگەیە کات پلان هەیە لە داهاتووە تەطویرکرێ بەڵام تا ئێستا دیارە سەبارەت بەوەی کە بەڕێزوتت بوزەی خۆر و بە یعنی پێشتر ئێوە دراستان کرد بۆ نمونە لە سلێمانی بۆ نمونە دەتوانرێت بڕێ کارەبایەکی زۆر لە مەسەلەی باوەڕ بگیرێت بەتەکید لە ئەزمەر ئەزمەر ناڵین بەڵام شوێنی ترمان هەیە شوێنی گونجاومان هەیە ئێمە دایمە بەراوردی خۆمانەکەین بە وڵاتانی کە ئەو جۆرە وێزگانیان هەیە ئێمە لە سنووری سلێمانیا چەند شوێنێکمان هەیە ئەکرێ تا توانای 500 مێگاوات کارەبا لە ڕێی باوە لە چەند شوێنێکی سلێمانیا بەرهەم بێنین وزەی خۆریش پێویستی بە سنوور دیاریکردن نییە لە هەر شوێنە کاپتەوە لە هەرێمە ئەتوانی وزەی خۆر سوودی ئێستا سوود لەو دوو ڕێگانە بینراوە لە کوردستان بە شێوەی کەرتی تایبەتیان لە سنووری زۆر کەمە کراوە لە هەرێما بەڵام تا ئێستا حکومەت خۆی وەزگەیەکی تایبەتی نیە لە بوارە دەتوانرێت بەشێکی گەورە پڕ بکاتەوە لە بەرهەمێنانی کارەباگەر سوودی لێبێنرێت بەتەکید دەگەر تۆ کارەبایەکی ئارامی بێ بتێ کارەبابی بە هەوڵاتیان و سوود لە هەموو سەرچاوەکان ببینی ئەبێ هەموو سەرچاوەکانی وزە بەکاربێنی بە وزە تەقلیدی و غێری تەقلیدیەکان و تەقلیدیانی کە هەمانە سوتەمەنیەکانە ئێستا هەیە غێر تەقلیدەکان ئەوانن کە بایە و خۆرە و ئاو ئێمە لە هەرێمدا باشم دوو وێزگە کار و ئاوێمان هەیە پێشتر زۆر سوودمان لێبینیون بەڵام لە پاڵ ئەوە لە با وزەی خۆریش چەند وێزگێکمان هەوە بە تەکید باری کارەباسە زۆر باش سوپاسان کاگنەوزە ناوبڕێکمان هەیە دەتەگرین وڵای بەڕێستان بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت
تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح، فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەسێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووستن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم، ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. ئێستا بۆ یەکەمین جار لە کوردستان و عێراق ئامێری سپرای فۆم چەندەها ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەستەبەر دەکات. ئەگەر بێزار بوویت لە گەرمای هاوین و سەرمای زستان یا لە دڵۆپە و شێی بیناکەت، ئەوە ئامێری سپرای فۆم هەموو ئەمانەت بۆ چارەسەرەکات بەبێ دوودڵی. بە مادەی پۆلیۆریا و سپرای فۆم ڕووپۆشی ماڵ و شوێنە گشتی و مەلەوانگە و بەنزیخانەکانتان بکەن. ئامێری سپرای فۆم ئەتوانێت لە تەواوی کوردستان کارەکانتان جێبەجێ بکات. ناونیشان سلێمانی پێشانگای IGT، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. ئامێری سپرای فۆم. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا بە بارزترین کوالەتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز، ئەستوورەکەی 8 ملم و 10 ملم، حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە: 0770 955 7650 0770 955 7660. تۆپ ئارت، تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک ناوزەدەگە بگرم و لای بەڕێز سەبارەت بە بۆچوونی ئێوە نەبوونی پلانە ئەوەی کە کێشەی کارەبا تاکو ئێستا بەردەوامە یاخود نەبوونی بودجەیە. خۆی وەکوتم حکومات سێ ئەرچی لەسرە بۆ هەموو سێکتەرەکانی ژیان یاخود حکومڕانی. حکومات ئەگەر بین سەر حکومەتێکی دیموکراسی و دەستکراوە و تا ڕادەیەک بڵێن لامەرکزیەتێکی ئیداری هەبێت لەوە وەزارەتەکان، حکومەت تەنها ئەشکی لەسەر شانە پلاندانانە، ئاڕاستەکردنە و چاودێریکردنە و دابینکردنی بودجەیە. لەمە زیاتر ئیشی حکومەت نییە. ناکرێت ئەنجومەنی وەزیران دەست بخاتە کاروباری ئەم 19 وەزارەتەوە و تەفاسیل و وردەکاری بزانە، چونکە وەزیری معنی وەزیرە و دام و دەستگاکان و ئۆرگانەکان لە وەزارەتی خۆیان بەرپرسن لە جێبەجێکردنی پلانە سەرچەکە. بۆیە حکومات وەکوتم بەرپرسی یەکەمە لە پلاندانان و بودجە دابینکردن و پێگەیاندنی کادر بە معنایەکی گشتی کە ئەوە سێ کوچکەی بەڕێوەبرنی ئیدارەیەکی سەرکەوتون، ئیدارەی ڕەشید، ئیدارەی عاقڵ، ئیدارەی ژیر، ئیدارەیە کە سەرۆت و سامانی مادی و مرۆیی بە هەدەر دەبێت بە شێوەیەکی زۆر حەکیمانە و ژیرانە و زانستیانە تەعامل لەگەڵ ئەو داهاتی کە جا داهاتەکەت کەم بێ یا زۆر بێ. ئێمە سەیری وڵاتان دەکەین کە بەقەدەر ئێمەی داهات نییە، بەڵام لەبەرەوەی ئیدارەیەکی محکەم و ڕەشیدی هەیە و بە هەدەرچوون لە سەرۆتی سامانی سروشتی و مادیوە بە هەدەر زۆر کەمە، دەبێتە هۆی ئەوەی کە بتوانێت پێداویستەکانی خۆی دابین بکە. من لە کێشەکان کە برادران باسییان کرد ئەوان خەڵکی معنین و لە وەزارەتە معنیەکەیان مەسەلەن زۆربوونی خواستی هاوڵاتیان مەسەن هەنگێشێت دائیمەن حکومات لە پێشبڕچەیەکی بەردەوام هەیە، لە مارەسۆنێکی بەردەوام هەیە لەگەڵ پێداویستەکانی دابینکردنی پێداویستەکانی هاوڵاتیان. تۆ هیچ حکومەتێک ناتوانێت داوا لە هاوڵاتیانی خۆی بکە بڵێ پێداویستیتان نەبێ، شت مەکڕن، گەشە نەکەن، خۆشگوزەران نەبن، ئەوە نەبنەوە. بەڵام حکومات بەو داهاتی خۆی بەو پلانەی خۆی دەتوانێت وەکوتم لە مارەسەنۆکە سەرکەوتوو بێ و پێشکەوتوو بێ لە تەڵەبیاتی هاوڵاتیەکانی خۆی بەوەی کەوا بتوانێت پلان دابنێ و پێداویستەکان دابین بکە و بتوانێت هەموو پێداویستی ئەو خزمەتگوزاران دابین بکە. مەسەلەن من نمونەیەک بینینەوە کە حکومەتی هەرێم بەداخەوە ئەڵێن ئێمە نەوتێکی زۆرمان هەیە، نەوتێکی خاوی زۆر و زەوەندمان هەیە و تا ئیستاش بۆ نمونە وەکو خۆیان بازەکەن وەزارەتی سامانە سروشتیەکان ڕۆژانە 700,000 بەرمیل دەڕاتە دەرەوانی و سادرا دەکرێ و بە داهاتێکی باشی هەیە.
تۆ لەو سەرۆت و سامانە زۆرەی کە خۆت هەتا من دائما ئەڵێم هەموو حکوومەتێک چەندە پێداویستەکانی خۆی دابین کە لەو کەرەسە خاوانی کە لە وڵاتەکەی خۆیاتی زیادەکەی دەنێرێتە دەرەوە ئێمە بەداخەوە هەمووشی دەنێرینە دەرەوانێ پێداویستەکانی ناوخۆمان دابین ناکەین بۆ نمونە گازۆیل کە یەکێکە لە پێداویستەکانی وەزارەتی کارەبا و من وەکو مهندسێکی سەناعش لە وەزارەتی سەناعە کارەکەم بۆ نمونە لە کەرتی تایبەتە تا ئێستا ئامارێکی مانگی 4 2016 لەلایە بەداخەوە عین ساڵی لەمەوە پێش 5351 معمەلی کەرتی تایبەت هەبووە لەو 5000 2000 باشە 2460 معمەل داخراوە یەکەم سەبەبی نەبوونی کارەبای نیشتیمانی بەبەردەوام دووهەم دابینەکردنی سوتەمەنیە لە گازۆیل و لە نەوتی ڕشکە کارگەکان ئیشی پێکە کەواتە دابین نەکردنی سوتەمەنی بەس تەسیر ناکات لە کاربا تەسیل لە ئاوەکە تەسیل لە شارەوانیەکە تەسیل لە وەزارەتی بازرگانی پیشەسازی و کارگەکانەکە تەسیل لە گەشتیاریەکە بۆیە من ڕێی من بەداخەوە حکوومەتی هەرێم هەموو ڕوانگەکەی خۆی هەموو ئاراستەکەی خۆی هەموو چاوەکەی خۆی خسۆتە سەر وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتی سامانە سروشتەکان بەو شێوەیە داهات کۆکاتەوە بەو شێوەش خەرج وەزارەتی کارەبا پەراوێز خراوە بەداخەوە ئێمە وەزارەتی کارەبا لە لای حیزبێکی سیاسی زۆر بەڕێز و قەدیر بوو و وەزیرێکی تایبەتمەندی دادرا بوو کە خۆی مهندسی کارەبا بوو باشە لەبەر هاوکاری نەکردن لەبەر ململانیەکردنی حیزبی ویان لێکرد شکستیان بە ئەو جەنابی وەزیری کارەبا و کارەباهێنا خۆشبەختانە وتیان کاکە وەزیری سامانە سروشتەکان ئێستا وەکالەتەن وەزیری کارەباش وتمان الحەمدوللا وەزیری هەردوو لایە سوتەمەنەکە ڕاستەوخۆیە بە وەزارەتی کارەبا سیرمانکرد نەگۆڕایانی وەزعەکە کەواتە کێشەکە لە وەزیری پێشووی کارەبا نەبوو لە حیزبەکەی وەزیرەکە نەبوو بەڵکو لە بەرنامەکەی و لە پلانەکەی حکوومەتی هەرێمە لە ئەنجومەنی وەزیرانە کە ناتوانێت بەم وەزارەتی سامانە سروشتیەوە بتوانێت پێداویستەکان دابین بۆ نمونە ئەوەی کاک سەرار باسی کرد بەرهەمهێنانی کارەبا لە وزەی خۆر لە ئاو کار و ئاوی لەگەڵ گازوایل و مەسەلەن غازی سروشتیش ئێمە سەرجەم ئەو پێداویستانەمان هەیە لە کوردستان کە بتوانرێت ئەگەر پلانێکی زیدیە بووە دابینکرا بەتەبەتی غازی سروشتی کەندێک لە پەرلەمانتارن باسییان لەوە کە گەر ڕێگیری لە دانا غاز نەکرابێ دەتوانرا کارەبای 24 کاتژمێری دابین بکرێت بۆ کوردستان من پێشێکی باسم کرد پێش بێمە بەرنامەکە تەسریحێکی سەرۆکی کۆمپانیای دانەغازەڵێ ئەڵێ ئێمە ئەگەر پێداویستیەکان و مستحقاتی خۆمان بنێ دەتوانین بای 1650 مێگاوات غازی سروشتی بینە حکوومەتی هەرێم 1650 مێگاوات ئەمە بەس لە غازی سروشتی و دەتوانێت پێداویستەکانی هەرێم وەکو کاک شێخ سالار باسی کرد لە 5000 یا 6000 کیلۆواتەکەش مێگاواتەکەش دابین بکرێت کە تۆ ئەوە بکەیت بەڵام پرسیارەکە لێرەیە بۆچی کێشە و کەموکوڕی بۆ دانەغاز دروستەکەی کە تۆ سەرچاوەیەکی گەورەی بەرهەمێنانەکەت غازی سروشتی و لەوە دەست دەکەوێت بۆ معلوماتت ئێمەوە 2-3 ساڵ کێشەمان لەگەڵ کۆمپانیای دانەغازەیە ئەو ساڵ بە ساڵداوی مستحقاتی خۆیەکە و خۆشمان نەزانین لە ڕاگەیاندنەکان و تا ئێستا بە جارێک 100 ملیۆنی وەرگرتووە جارێککە 2 میلیارد دلاری وەرگرتووە ئێستاش لە مانگی 5 داوای 26 میلیارد دلاری کە قەرز دەکات لەسەر کەواتە ئێمە حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سروشتیەکان ئەبێ هەرچی سەروەت و سامانی نەوت و غازی سروشتیمانە بیفرۆشین بیدەینە قەرزەکانەوە خۆشمانیش بە برسێتی بژین و ئەو هەموو قەرزە کەڵەکە بووە قسەکەی من ئەمەیە جوابی جەنابی پرسیاتە لە هەموو وڵاتانی پێشکەوتو لە دنیای و نەبێتەوە مەسەلەن وڵاتانی پێشکەوت و غاز و نەوتی سروشتیان نەبێت ئەمریکا هەیەتی یابان هەیەتی چین هەیەتی ئەڵمانیا هەیەتی بەڵام بۆ معلوماتت ئەڵمانیا 40 گیگاوات کارەبا لە سەرچاوی خۆرەوە بەرهەمێنێت سین 30 گیگاوات بەرهەمێنێت و ئوسترالیا و یابان و ئەمریکاش باماشی خۆوانیش نەوتیانەیە و غازی سروشتیشان هەیە کەواتە باشترین وەکو لە دراسات کراوە باشترین سوتەمەنی بۆ بەرهێمەنانی کارەبا بریتێ لە غازی سروشتی وزەی خۆر وزەی با وزەی ئەتۆمیە ئێمە وزەی ئەتۆمیەکەمانە خۆ دەتوانێت ئێمە وزەی با خۆرەکە ئەوە بکەین و غازە سروشتیەکەشمان بە کەمیاتێکی بۆ معلوماتە دیێدەجی غازی سروشتی بەس لە هەرێمی کوردستانە 3 تریلیۆن مەتر سێجایە کە احتیاطێکە هەشتمین هێدەگا لە ناوچەکەیە سپاس دەکەم کاحسێن ئەگەر بگرێنەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسلەی زیادەڕۆیەکان بۆ سەر کارەبا و بە فیرۆچوون تا چەند کاریگەری هەیە لەسەر مەسلەی کەمبوونەوەی کارەبا ئەوەی کە بەرەزوت پێشترێڵەکانی کارەبا کۆنیێڵەکانی کارەبا و مەسلەی ئەو سەرپێچیانەی کە دەکرێنە سەر کارەبا و زیادەڕۆیەکان ببوورە من جۆم لە قسەکان نەبوو بەڵێ سەبارەت بە مەسلەی ئەو سەرپێچیانەی کە دەکرێنە زیادەڕۆیەکان بۆ سەر کارەبا و بە فیرۆچوونی کارەبا لە هێڵەکانی گواستنەوە تا چەند کاریگەریە بووە لەسەر مەسلەی بەرهەمێنانی کارەبا و کەمبوونەوەی کارەبا لە هەرێمی کوردستان
سەبارەت بە سەرپێچیەکان و بە فیرۆچوونی کارەبا جیاوازە لەگەڵ بەرهەمێنانی کارەبادا، بەڵام بێگومان کاریگەری زۆری هەیە لەسەر دۆخی کارەبا و لەسەر کاتژمێرەکانی هەبوونی کارەبا لە لای هاوڵاتی، چونکە ئێمە بە تێگران نزیکەی 135 وزەمان یاخود وزەی کارەبا ون دەبێت کە ڕەنگە نزیکەی 112 تاوەکو 115 ئەو ڕێژەیە وزەی ون بوو بێت بە شێوازی بە جۆرە تەکنیکیەکەی، بەڵام ئەوەی دیکەی کە دەمینێتەوە بێگومان ئەو سەرپێچیانەیە کە لەسەر تۆڕەکانی کارەبادا دەکرێن، بێگومان ئەوانەش کاریگەری جدیان هەیە لەسەر کاتژمێرەکانی هەبوونی کارەبا لای هاوڵاتی و هەروەها دۆخی کارەبا لە لای هاوڵاتی. بەڵێ ئەوەندەی کێوە گەڕابن بەدا چونتان کردبێت ئێستا سەرپێچیەکانی زیادەڕۆیەکان بۆ سەر کارەبای هەرێمی کوردستان چەندە زیانی لە کەرتی کارەباداوە لە هەرێمی کوردستان؟ بێگومان وەکو ئاماژەم پێدا نزیکەی 135 وزەی کارەبای بەرهەمهاتوومانیستا بە فیڕۆ دەچێ و وزەی ون بووە، ئەگەر نزیکەی 115 لە جۆری تەکنیشیەکە بێت، بەڵام نزیکەی 120 ئەو بڕە کارەبای کە بەرهەم دێت بە فیڕۆ دەچێت و لە لای هاوبەشی کارەبا بە پێوەری هاوبەشی کارەبادا ناڕات و ناخوێنرێتەوە، لۆیە بە فیڕۆچوو ئەژمار دەکرێت، بە ونبوو ئەژمار دەکرێتن. ئێمە لە پارێزگای هەولێردا تیمەکانی ئێمە بە بەردەوامی لە بەڕێوەبەرەتیەکانی دابەشکردنی کارەبا لە سنووری بەڕێوەبەرەتی گشتیمان هەر بەڕێوەبەرەتیەک تیمی تایبەت بە خۆی هەیە لۆ بڕینی سەرپێچیەکانی سەر تۆڕەکانی کارەبا، بەردەوامن لە بڕینی سەرپێچیەکان. لۆ نمونە لە ساڵی 2016 نزیکەی زیاتر لە 6,000 سەرپێچی کارەبایان لێ بڕدرایە و هەروەها ڕێکاری یاسایی و مادیان بەرامبەر وەرگیرایە، بە تێگران نزیکەی 1 ملیار دینار سزای ئەو سەرپێچیکارانە درایە کە ئاماژەم پێدا، و لە کاتی ئێستاشدا بە هەمان شێوە تیمەکانی بڕینی سەرپێچی لە بەڕێوەبەرەتیەکانی دابەشکردنی کارەبادا بەردەوامن لەو پرۆسەیە کاری بڕینی سەرپێچیەکانی سەر تۆڕەکانی کارەبا ئەنجام دەدرێت. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە باشکردنی دۆخی کارەبا لە ماوەی ڕابردوودا بانکی نێودەوڵەتی لەگەڵ وەزارەتی کارەبا پرۆژەیەکانە بۆ ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن ڕێنمایەکانی بانکی نێودەوڵەتی چی بوون بۆ باشکردنی دۆخی کارەبا لە هەرێمی کوردستان؟ ئایا تا ئێستا پرۆژەکە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە؟ ئەو بابەتە تاوەکو ئێساش دەتوانین بڵێن لە ژێر دراستە، بەڵام لە سەرەتاوە دەستکرایە بە جێبەجێکردنی بەشێک لەو بەرنامەیە، ئەویش ئەوەیە کۆنتڕۆلکردنی بەکارهێنانی کارەبایە، ئەویش بە دانانی سیستەمی پێوەری زیرەک لەسەر تۆڕەکانی کارەبا کە لە کاتی ئێستادا لەلایەن وەزارەتی کارەباوە چەندین کۆمپانیا بانگشت کراون وەکو بە شێوەی تاقیکردنەوە کارەکانی خۆیان تاقی دەکەنەوە لۆی بزانرێت تاوەکو چەند سەرکەوتوو دەبن و تا چەند سەرکەوتونە لۆ ئەوەی کاری دانانی پێوەری زیرەک لەسەر تۆڕەکانی کارەبا لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. بەڵێ تاکو ئێستا کەواتە ڕێنمایەکان ئەوەش بەشێکە بەڵێ ڕێنمایەکە تەنها پێوەری زیرەک بوو یاخود شتی تریش تێدا بوو بۆ باشکردنی دۆخی کارەبا؟ وەکو گوتم سەرەتای پرۆسەکە بەوە دەستی پێکردیە، دەبێت بەوە دەست پێ بکایە کە میشت پێوەرەکان بگۆڕدرێن، جۆرە پێوەرێکی وهادا بندرێت کە بتوانرێت کۆنتڕۆلی بەکارهێنانی کارەبا لەلایەن هاوڵاتیان بکرێت، لۆ ئەوەی ئەو بڕە وزە زۆرەی ونبوو کە ئاماژەمان پێدا بتوانرێت کۆنتڕۆل بکرێت. لە سەرەتاوە دەست بەو پرۆسەیە کرایە. بەڵێ سپاس دەکەم کاک سەرارێک بگرم ولا بەڕێز سەبارەت بە قەیرانی دارایی ئێستا ئەگەر مەسەلەن محاویلەیەک بسووتێت یاخود لە گەڕەکێک کێشە دروست بێت بودجێ پێویستان لە بەدەستدایە وەکو سلێمانی؟ قەیرانی دارایی لەوانەیە بڵم لە پشخۆیەوە قەیرانێکی ئیداریشی دروست کردو بەڕاستی کە ئێمە ئەو داواکارانی بەرزەکەین بۆ وەزارەتی کارەبا وگاتە ئەنجومەنی وەزیران زۆر کات بە نەرێنیەتەوە، یان ئەوەی کە ئێمە پێمان باشە لە سنووری دەسەڵاتی خۆمان لەسەر ئەو داهاتەی کە هەیە
و ئەو پێشنیارانی کە ئیکەین بۆ زیادکردنی داهات بۆ باشکردنی داهات بۆ پشتیوانی بۆ کارمەندانمان وەکو کاکنەوزاد فەرمی کە پارە کۆکەنەوە کە داهاتی خۆتان بەکاربێنەوە نەخێر تا ئێستا داهاتەوەی کۆکرێتەوە هەموویەکێتە حسابێک بودجەتان نییە بۆ کڕینی مەحاولەوەنە پێویستان بە چەند بودجێ ئاسایی نەماوە ئەو دەعمانی کە پێشوو هەبووە لە هەموو لایەنە جیاوازەکانەوە هیچی نەماوە ساڵانە بڕێ لە پارەدا بین ئەکرێت کە زۆر کەمترە لەو پێویستێکی خۆمان ئەمانە بۆ مواد بۆ پشتیوانی بۆ گەنجینەکانمان ئێمە ساڵانە لەوانێ زیاد لە 25 بۆ 30 میلیاردمان پێویست بێ وەکو بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی لە 2016 تەنها 5 میلیاردمان بۆ دابین کراوەکەەوە زۆر لە خواستی ئێمە کەمترە و ئەگەر ڕێ بدرێ ئەو داواکارانی و ئەو پێشنیارانی کە وەزارەتی کارەبا بەرزێکاتەوە یان بەڕێوەبەری گشتەکان بەرزێکەنەوە ئەنجومەنی وەزیران زوو ئیشی لەسەر کراوە بگەڕێتەوە دیارە ئەمە پشتیوانانی کە هەیە بۆ عەدادەکانمان بۆ کارمەندەکانمان و ئەو پلانانی کە هەمانە بۆ زیادکردنی داهات زوو وەڵام بدرێتەوە ئەکری هەر لە داهاتی خۆمان بڕێ لەو پارەیە بەکاربێنینەوە بۆ پێداویستەکانی خۆمان ئەوەی کە بەرز و تێستا دەکاتژمێرن و کاتژمێر دەدرێت بە هاوڵاتیان پێشبینی دەکرێت کەمتریش بێتەوە بەتەکید چەند خواست زیاکە چەند پلەی گەرما بەرز بێتەوە ئەوە نەپێدانی کارەباکەم بێتەوە ئێمە گەورەترین کێشەمان لە ئەگەر بڵێن پاژنیوەڕان و شەوانەیە کە زۆرترین داخوازی هاوڵاتیان لەو کاتەیە کەوای لە هاتوو ئێستا لەم یەک دوو ڕۆژە لە کوی 8 ساعتوانیمانە ساعتونیە 2 ساعت کارەبا بین بە هاوڵاتیان باقیات مۆل دەهلەکان دابینیان کردو کەمە پامێکی زۆر خەتەرە بە ئێمەگاوە ئەگەر بەم شوەیە پلەکانی گەرما بەرز بێتەوە خواز زیاب بکە لەوانەیە لە ڕۆژانی داهاتوە نتوانین ئەو چەند کاژێڕەش بوون چەند کاتژمێر پێچی خراپتر بێت لە باشنی توقعاتە ئەگەر خواب کە پلەکانی گەرما بەرز نبێتەوە لەوانەیە بتوانین بەم شوێ بەردەوامین بەڵام ئەگەر هەیە بۆ 8 کاتژمێر و 7 کاتژمێر دابەزێت بەتەکید چەنە خواز زیاکە ئەوە نەپێدانی کارەبا زۆر باش بە سەبارەت بۆ کێشەی ئێستاە کێشە لە نەبوونی وزەی کارەبا یاخود کێشە لە ئیدارەدانیتی چۆنێتی دۆسی کارەبا لە کوردستان من هەموو کاتێک لەوانەیە جیاواز لە برادران ناوەزاتی کارەبا باسی واکەم کە ئەو بڕە کارەبای کێسە لە هەرێما هەیە زیایە پێویستمان پێداویستی ئێمە دابین نەکات بەو داتانی کە لە بەردەستمانە ئێمە هەر هاوڵاتێک هەر ماڵێکی هەرێم زیاد لە 12000 وحدەی کارەبا لە ساڵێکە سرفەکە کە بە پێی پێوەرەجییانەکان زۆر زیاترە لە ستانداردی عالەمی بە 4000 5000 بە ئێمە هاوڵاتانی ئێمە کارەبایەکی زۆر سرفەکەن لەبەر ئەوەی لە وەرزەکانی سەرما و گەرمایە کە لە گەرما هیچ چارەسەر نیە بەڵام لە وەرزەکانی سەرما ئەکرا سوتەمەنی پێویست بە ماڵەکان دابین کرێ بۆی کارەبان نبێتە گەرمکەرەوەی ماڵەکان ئەکرا حکومەت پلانیکەی هەبووە و داعمی تری کردا لەو بوارانەی ترا بۆی کە کارەبا لە وەزی زستانە کە خواستەکەی زۆر زیاترە لە وەزی گەرما بۆیە ئەو ڕێژە کارەبایی کە هەمانە ئەگەر ئیدارەکەی تۆکمەتر بکرێ ئەگەر پشتیوانەکان باشتر بکرێ ئەگەر ڕێخستنەوەی بکرێ لە ئیدارەیانی تاقە لە هەرێمدا من بەتاکید ئەڵێم کە ئەو بڕە کارەبای هەمانە پێداویستەکان سوارە بە مۆلیدەکان مۆلیدە ئەهلیەکان دەبێت چەند کاتژمێر بدەن بە هاوڵاتیان ئێمە ماوەی 20 ڕۆژ زیاتری ژەبێ لە سلێمانیا مۆلیدەکان من ئاگدار کردەوە کابێ بەدیل بن بۆ کارەبای نیشتیمانی واتە 24 کاژێر ئەبێ کارمەندیان لەوێ بێ کاتێک کارەبای نیشتیمانی بڕابێ مۆلیدەکان کارەبا بن بە هاوڵاتیان سپاس دەکەم کاک ناوزە دو پرسیارم بۆ ڕێسا پێت وایە کەی کێشەی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر دەبێت وەڵام من لە قسەیەکی کاک شەخسالار و دەست پێەکەم زستانە بێ لەخوا پاڕێنەوە بە فروباران و سەرما زۆر نەبێ و لە هاوینی شاگەرمانە بێ ئەمە تەڵەبێکە پێم وایە تەڵەبێکی نامەعقولیەتی تایە چونکە دەبێت هاوین وەرزی گەرما و زستانی وەرزی ئەوەیە سەرمایە خۆ ناکرێت هەر پاییز و بەهار بێت بۆیە بەڕاستی ئەمە ئەوەی کە ئێمە خوای گەورە سەرۆت و سامانێکی زۆر زەوەندی یاوینەتێ بەڵام بەداخەوانە ئێمە عەقڵ و ئیدارەیەکی کامڵ و ڕەشیدمانە بۆی ئەم سەرۆت و سامانە جوان و هینا زۆر بە نیعمەتە بخینە خزمەتی خۆمانەوە بۆیە من یەکەم ڕاستە قەیرانی دارایی سەرچاوی هەموو نەهامەتەکانی میلەتەکەمانە و کاری کردوتە سەر تاک بە تاک ژیانی تاک بە تاکی و خێزان بە خێزانی میلەتەکەمان و سەر داهاتی هەمومان و لەسەر هەموو خۆشگوزەرانی و هەموو خزمەت گوزاریەکانیش ڕاستە بەڵام دەکرێت لەگەڵ ئەم قەیرانەشە ئێمە بتوانین باشترین داهاتەکان بە شێوەیەکی باشتر کۆ بکەینەوە و بە شێوەیەکی باشتریش خەرجیان بکەینەوە شکستێنەوە لە مەسەلەی کارەبا شکستێنراوە کەتی کارەبا لە کوردستان بەڵێ لە 2016 وەکو بەڕێزان هەردوو بەڕێزان مدیر عامن و پسپۆرن لە بوارەکەیە لە 2013 بالفعل ئێمە شایەتی ئەویان بۆ هەین ئینسان دایمەن حەق بڵێ لە 2013 بەڵێ گەیشتە 21 ساعات 22 ساعات کە کارەبای نیشتیمانیمان هەبوو بەڵام ئێستا ئەوە 3 ساڵیشە ئێمە نەگەیشتونێتە 20 ساعات و 8 ساعات و 9 ساعات ڕۆژێک دەبینێ وەڵاهی ئەبێ ئەمەش بگەڕێنەوە لە خوای گەورە بپارڕێنەوە ئینشاءالله وەزەمان بەس بۆ بەرپرسەکان هەر 24 کاتژمێر بەتاکید وەکو
وەکو نوکتە باسێکەکەنەڵەن لە کوڕێکی مناڵێکی مەسئولیان پرسیڵێنەوە چەند کارەبادان لە وڵایەمە کارەبامان نابڕێ ئەڵە چۆن کاکڵێ وڵی 24 ساعتە کارەبامانە ئێڕاز دەکا کاربای نیشتمانەکەی مەزبوطە وەلیدەیەکیش لەگەڕەکەی خۆی داناوە 24 ساعت کارەبایە فەقیر وەژاریش ئەوە 9 ساعت کارەبامان کا حوسێگیان دو پرسیارشم بۆ بەرە زۆر بە کوردی سەبارەت بە مامەڵەی هاوڵاتیان لەگەڵ مەسەلەی کارەبا چۆن مامەڵە لەگەڵ بکەن بە تایبەتی لە کاتێک ئێستا خواستی کارەبا بەرز بۆتەوە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەن. پێمان وایە گەورەترین گرفت تاوەکو ئێستا ئێمە لە هەرێمی کوردستاندا لە دۆخی کارەبادا هەمانە ئەویش دروست بەکارنهێنانی کارەبا و هەروەها بەکارنهێنانی کارەبا وەکو خۆی ئەوە گەورەترین گرفتە کە هەمانە ئەگەر بێت و ئێمە بتوانین کۆنتۆلی بەکارهێنانی کارەبا بکەین و کارەباش وەکو خۆی بەکاربهێنین پێم وایە بەشی زۆری گرفتی کارەبا چارەسەر دەبێت. بەڵێ بەرز حسێن حەمەد بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر زۆر سپاس بۆ بەرزتان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی هەروە زۆر سپاس بۆ بەرەزان سالار حیسامەدین بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی و نەوزاد مۆندیس شارەزا لە وزەونەوت کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مام سپاس بۆ بینیرانی بەڕێز سپاس بۆ هاوکارەمون تا بەرنامەیەکی تر خواتان. لەم بەرنامەی سۆراخی مێژوودا قسە لەسەر خەونی سربەخۆیی کوردستان کرد لە پەیڕەوی حیزبی سیاسی کوردیدا. خەونی دروستکردنی دەوڵەت لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە زۆر بەزەقی دەرەکەوێت. خۆی ناوناو مەلیک شێخ محموود بەڵام لە ڕاستیە مەلیکێکی بێناوەرۆک بووە تەنها سلێمانی لەژێر دەستا بوو. بۆچی ئەو زودنەوە ڕێکخراوانە دەرەتانی دەستەبەرکردنی دروستکردنی دەوڵەتیان؟ یعنی حیزبەکانی ئێمە وەکو حیزبە غەربیەکان نین کە لەسەر ئەساسی بەرنامە و نەخشە ڕێگا و تیۆری زانستی وەکەڵێ کار بکەن. ئێمە سەرکردەی وەکو غاندی و وەکو جۆرج واشنتۆن وەکو ماندێلامان نەبووە بتوانێت هەموو تاکەکانی کورد هەموو بیر و باوەڕجازەکانی کورد وەکو کەسێکی پیرۆز سەیری کەن.